باز لەوە دەکەین جێگری سەرۆکی لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان کە ئێستاش بە خۆشحاڵی و لە ستۆدیۆ لەمان ئامادەیە ڕای گەیاندووە لە زۆربەی کۆبوونەوەکان لەگەڵ هێزەکانی هاوپەیمانان جەخت لەسەر یەکگرتنەوە و یەکخستنەوەی سەرجەم هێزەکانی پێشمەرگە دەکرێتەوە ئەمەژە بۆش دەکات جێبەجێکردنی و هەنگاو مەترسیەکانی سەر هەرێم کەم ترەکاتە و دۆستەکانیش زیاتر دەبن. سەبارەت بەم پرسە و هەنگاوەکانی یەکخستنەوەی هێزەکانی پێشمەرگە لە ستۆدیۆ میوانداری بەڕێز عوسمان سێجەری جێگری سەرۆکی لیژنەی کارباری پێشمەرگە لە پەرلەمانی کوردستانمان کڕوە کە عوسمان بەخێرهاتی سپاس بۆ ئامادەبوونت. کە عوسمان هەنگاوەکان بۆ یەکخستنەوە و یەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە و کۆکردنەوەی لەسەر خۆت بڵین لەژێر چەتری وەزارەتی پێشمەرگە بەکوێ گەیشتەوە بەتایبەت لە ئێستادا کە مەترسیەکان زۆر زیاترن. سەرەتا لێرەوە سڵاو ڕێزم هەیە بۆ یەکە بە یەکەی پێشمەرگە قارەمانەکان کە ئێستا لە سەنگەرەکانی ڕوبە ڕووبوونەوەن لە هەر شوێنێک لە ماڵی خۆیان بن لە شوێنێکە بێ لێرەوە چاوێن مازەکەین و هەروها سڵاومان بۆ گیانی پاچی شەهیدەکان هەیە. دیارە هێزی پێشمەرگەی کوردستان چەند ساڵێک پێش ئێستا هاوپەیمانان پرۆژەیەکیان هەبوو بۆ ئەوەی کە هێزی پێشمەرگەی کوردستان ببێت بە هێزێکی یەکگرتوو لە کوردستاندا بوو پێی کە هەرێمی کوردستان تەبیعەتی شوێنەکەی وایە ینی لە زۆر شوێنەوە ئیتر ئێمە هەڕەشەمان لەسەرە جوغرافیای هەرێمی کوردستان وا دروست بووانە بەمەش دیارە دوای ئەوەی کە ئێمە ڕوبەڕووی هێرشێکی ناڕەوای تیرۆریستانی داعش بوون یاخود شەڕێکی نابەرابەری تیرۆریستانی داعش کە ئەم شەڕێک بوو ینی دژ بە هەموو ئینسانێک بوو لەسەر تاسەری جیهان بەڵام بەداخەوە بە درێژای 1200 کیلۆمەتر ئەو شەڕە ڕوبەڕووی ئێمە بووانەوە شەڕێکی بەرەیی و ینی جەبهەیمان بۆ دروست بووانە بە هەوڵ و هیمەتی میلەتەکەمان و بە هەوڵ و هیمەتی هێزی پێشمەرگەی کوردستان توانرات بەرگری بکەین لەوەی کە هەرێمەکەمان لەژێر ئەو هەڕەشەیە بە هەر نرخێکە بێت توانین بپارێزینەوەوانە کە ئەمەش دیارە بە خوێنی نزیکەی 2000 شەهیدی قارەمان و هەروەها زیاتر لە 10,000 بریندار دێگەشتی ئەم سەرکەوتنە گەورە بۆ هەرێمەکەمان دەستەبەر بوو. بۆ ئەمە بەستە دیارە دوای ئەوە هاوپەیمانان و هەم خۆشمان هەوڵی ئەوەمان داوە ینی بۆ ئەوەی هێزی پێشمەرگەی کوردستان لە هەموو شەڕێک ینی هەموو جەنجێک کە دروست ئەبێ دوای ئەوە تۆ پێویستیت بەوەیە ئیعادە نەزەر لە هێزەکەت بکەیەوە بۆ پێی کە هێزەکە خەڵکانیشی تیا دروست دەبێ هیلاک ئەبن و خەڵکانێک شەهید ئەبن کە شوێنەکانیان پێویستە بڕ بکرێتەوە و خەڵکانێک بریندار ئەبن و هەروەها خەڵکانێکی شیلاک ئەبن ئیترەمە تەبیعەتی ئینسانەکان وا دروست بووە ینی توانای ئینسانەکان مەحدودە ینی بەڕاستی کە لەوانەیە کەسێک توانی بێتی چەند ساڵێک 20 ساڵ 30 ساڵ 40 ساڵ بتوانێت خزمەت کا بەڵام لەوانەیە لە دوای ئەوە تواناکانی نەمێنێت بۆ ئەمە بەستە تەبعەن پێویستیمان بەچی پێویستیمان بە خۆڕێخستنەوەیە خۆڕێخستنەوەکانی ئێمە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان دوو بابەتە بابەتی سەرەکی ئەوەیە ئێستا لیواکانی هێزی هەفتا و هەروەها لیواکانی هێزی هەشتا ئێستا لە چوارچێوەی هێزی هەفتا و هەشتادا مەشکیان پێ دەکرێت و ڕێک دەخرێنەوە و هەروەها جیاژ دەکرێنەوە ئەوانەی کە باسم کرد کە هیلاک بوون تواناکانیان بەشێک لە تواناکانی خۆیان بەسەر بردووە ئەمانە دەکرێن بە هێزێک و تاوەکو هێزێکی تقریبان ینی نیمچە احتیات ینی ئامادە دەکرێن لەوانەیە ئەرک و واجباتەکانیان جیاواز بێت لەو پێشمەرگانی کەوا تەمەنەکانیان بۆ نمونە لە سەروی نەوەتەوە یا لە خواروی نەوەتەوەی تقریبان لە 85 بەرەو ژوورانی مەبەسم لە موالی دەکەیە لەمێ بەدوا ئەمانە جا ئەکرێنەوانێ و بە شێوەیەکی باشتر ئەم لیوانە ینی واتە نوێبوونەوەی ینی لیواکان بە شێوەیەکی تازە ینی ئەو ڕێز ئەبێت بگیرێت لەو خەڵکانەی کەوا خەبات تێکۆشانێکی زۆریان هەبووە ئەوانەش لە سوارچێوەی تەشکیلاتێکدا هەر لەوانەیە بە هەمان شێوە بێ بەڵام تەشکیلاتی بابلین هێزی پێشمەرگەی کوردستان و واتە ئەو تەشکیلایی کە پێڵێن ڕێخستنەوە و نوێبوونەوە و گەنجبوونەوە ینی ئەمە جیاواز دەبێت ئەمە هەموو ئەو خەڵکە گەنجانە لەوێدا کۆ دەکرێنەوە هەم ئەفسەرەکان خەڵکی گەنجن و هەم پێشمەرگەکان خەڵکی گەنجن کە دیارە هەموو خوێنێکی نوێ توانایەکی نوێ تێدایە بۆ ئەمە بەستە دیارە بۆ پاڵپشتیکردن لە یەکخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان قۆناغی بڵین دوای ئەوە چییە؟ قۆناغی دوای ئەم لیوانە تەبعەن وەکو ئەوەی کە معلوماتیشمان معلوماتان هەیە جەنابتان کە نزیکی 20,000 پێشمەرگە زیاتر تقریبا لە دوای ڕێخستنەوەی با بڵین ئەو تەشکیلاتانە خراوەتە سەر وەزارەتی پێشمەرگە و پرۆسەکەش بەردەوامی هەیە بەردەوامی هەیە لە ئێستادا لە هەموو مەشقەکانی سنووری پارێزگای سلێمانی و سنووری هەولێر و دۆچیش بە بەردەوامی بگرە منتیقەی کەرکووک و گەرمیانیش
ئێساکانە مەشق لە هەموو ینی ئەو شوێنانە بەردەوامە ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوو بەشداریمان کرد لە مەشقی یەکی سلێمانی بەشداریمان کرد لە مەراسیمێک کە ینی بەڕاستی ئەو مەراسیمەمان بینی ئینسان هەر لە خۆتۆ دڵت بە خۆت خۆش باشە کاوسمان دیارە هێزەکانی پشتیوانی کودو لە هێزەکانی هێشتا لە ئێستا دەسەر لە وەزارەتی پێشمەرگە و لە هەمان کاتە چەند لیوایەکی تریش ئامادەکراوە ئەو هێزانی کە باس کرد لە ئێستا کە لە خۆڕێخستنەوەدان جارێکی ئەمانش کارکردنە بۆ ئەوەی پشتنەوە ژێرچەتی وەزارەتی پێشمەرگە بەڵێ بەڵێ وەک باسمان کرد تەب ئەندیارە هەموو ئەو هێزانی کەوا گەنجن ینی ئەوانەی کە تەمەنیان هەیە باسمان کرد لە چوارچێوی تەشکیلاتێکا ڕێک ئەخرێنەوانێ ئەوانە ئەرچێکیان پێ ئەسپێردرێت کە لە قەدەر تواناکانی خوان بێ بۆ پێی باسمان کرد بێ ڕێز لە خەبات و تێکۆشانی برا بە ڕێزانە بژیرە کە هیلاک بوون بەڵام لەوانەیە ئەرکەکەی ئەوان بە قەدەر ئەرچی ئەو لیوانە بابلین خورز نابێت کە ئەو لیوانی کە بابلین هەموو خەڵکە گەنجەکان جارێکی تر لەوێدا ڕێک دەخرێنەوە و دوای ئەوە بە مەرحەلا قۆناغ بە قۆناغ دەخرێنە سەر وەزارەتی پێشمەرگە بەمەش ئێمە دەتوانین ببین بە خاوەنی هێزێکی باشتر کە ینی بتوانین باشتر ڕوبەڕووی هەموو ئەو هەڕەشە و تەحەدیاتانە ببینەوە کە ڕوبەڕووی میلەتەکەمان دەبێتەوە کە بەداخەوە بە بەردەوامی هەر ڕۆژێک لە ژێر ناوێک هەر ڕۆژێک گروپێک بە هەر ڕۆژە ینی لە شوێنێکەوە هەڕەشە ئەکرێتە سەر ئەم هەرێمەی ئێمە ئەو هەرێمەی ئێمەش تاکە ڕوبەڕووبوونەوەیەک و تاکە چەچێک بۆ ئێمە ینی کە بتوانین ڕوبەڕووی ئەو تەحەدیاتانە ببینەوە چەچی یەکگرتنی خۆمان یەکێتی وێک ڕێزی میلەتەکەمان و بە تایبەتیش یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان ئەبێت ئیرادەیەکی یەکگرتویان هەبێت بۆ یەکگرتنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان بۆی هێزی پێشمەرگەی کوردستان ببێ بە سوپایەک کە بتوانێت ینی ڕوبەڕووی هەر هەڕەشەیەک ببێتەوە ئەو ئیرادەی لە ئیستا لە چه ئاستێکدایە ئەو ئیرادە بەهێز و بە تۆکمەیە هەیە ئەو ئیرادەوەی کردووە کە هەنگاوی بەهێز بندرێت هەنگاوی تۆکمە بندرێت بۆ یەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە بەڵێ هەنگاوەکان هەنگاوی کردەین بەڵام دەتوانم بڵێم تۆزێک هێواش دەڕات هاوپەیمانان خۆشیان ئاگادارن هاوپەیمانانیش زۆر مەبەستیانە بەڕاستی ئێمە چەند جار کە خۆمان و گزنی پێشمەرگە کۆبووینەوە یەکێ لە ڕخنەکانیان لەوانەیە ئەوە بوو بێ کە کویانە زۆر هێواش ئەڕوا پرۆسەکە ئەڕوا بەڵام زۆر بە هێواش بۆچی هێواش ئەڕوا زین چۆنە یەکەم وەک باسم کرد و ئەم دوو هێزەی ئێمە تەبعەن هەم هێزەکەی ئێمە وەکو بڵین وەکو هێزی هەفتا کەوا دابەش بووە بەدەست ئێمە هێزی هەشتاشکە سەر بە برادرانی پارتیا ئەم هێزە تەبعەن بەشێکی وەک باسمان کرد بەشێکی هەر لە سەردەمای شاخەوە ئەم هێزە هاتووە پێشمەرگەی دێرین بوون هەموو تێکۆشەری دێرین بوون ئەوانە هاتووە ئانی ئاسان نییە ئەمانە ئەنی هەروە بە ئاسانی تۆ بتوانی یەکسەر بە شێوەیەک لە شێوەکان هەڵیان دەیە شوێنێک کە سوود بزانی لەوانەیە لەگەڵ تواناکەی ئەو نەگونجێتوانە بۆیە هەردوو گلابە پلانێکی زۆر باش بە بەرنمەیەکی زۆر باش ینی توانێت وەک باسمان کرد تەشکیلاتەکان سەرەتا لە چوارچێوەی هێزی هەفتادا دەکرێت مەشکیان پێ دەکرێت ڕێک دەخرێن دوجار دەخرێنەوە دوایەوەش حقەتێکی شەیە کە ئیرادەی یەکێتی پارتی ینی دەتوانم بڵێم پێویستە لەم بوارەیە بەهێزتر بێت لەم بوارەیە تۆکمەتر بێت و ئێمە متمانەمان بە یەکتری هەبێت وانە بە متمانەبوونمان بە یەکتری لەوانەیە بڵێم پرۆسەکە خێراتر بێت وانە باشە کاگۆستمان باس لەوە کرد کە زۆرێک لە هێزەکانیەک خراونەتەوە یاخود باڵێن ڕێخستنتان بۆ کردوونەتەوە ڕەنگە بەشێکیش ما بێت کە پێویست بکرێت بخرێتەوە ژێر چەرتی پێشمەرگەی خۆت باڵێن ڕێک بخرێنەوە ئەگەر بە ڕێژەی باسی بکەین لە سەدا چەنی ئەو بەشانیا خودە و هێزانەما بخرێنەوە سەر وەزارەتی پێشمەرگە وەکو تەقدیرەن دەتوانم بڵێم سەتا بیستی هێزەکانمان بەلەو ژوور ئێساکانە تقریبان خراوەتەوە سەر وەزارەتی پێشمەرگە تەقدیرەن ینی بە دەقیقی زیاتر ماون بەڵام بەشی زیاتر ماوە بەڵام ئەو بەشە زیاترەی کە پێم ماوە هەموو ئەو تێکۆشەرانەی کەوا لە ساڵانی ڕابردووە لە دوایەوە تویەکەوە یاخود لە دروستبوونەوەی شۆڕشی گەلەکەمانەوە تێگەشتی بەردەوام بوون بەوانەشەوە ئەوانە کە باسم کرد ئەوە ئەو هێزێکی تایبەت یاجێکی احتیاط بۆ هەر حاڵاتێک لە هەر کاتوساتێکا میلەتەکەمان تووشی هەر ڕوبەڕووبوونەوە گوێر ئەو هێزە ئەرچی خۆی جێبەجێ ئەکات و فەرمانی سەرروو خۆی جێبەجێ ئەکات بڵین بەشێکی سەرەکی و بەشی کە پێویست بوو یەک بخرێتەوە یەک خراوەتەوە و ڕێخستنتان بۆ کردێتەوە قۆناغێکی بڕیوە قۆناغێکی باشی بڕیوە بەڵام قۆناغەکە بەردەوامی هەیە لە ئێستادا لە هەموو مەشقەکان وەک باسمان کرد تەدریب مەشقکردن بەردەوامە بۆ ڕێخستنەوە لەم وارەیە بۆیە ئێمە پێمان وایە دەبێت بەڕاستی هێزی پێشمەرگەی کوردستان ببێ بە هێزێکی
نیشتیمانی کە ئەم هێزە بەڕاستی هەزاران هەزار شەهیدی داوەتە ینی لە هەموو کوردستان هیچ شی و دۆڵێک نەماوە هەر لە سەردەمای ڕژێمی با بڵین داگیرکار حیزبی بەعسەوە ینی ئەم هێزەی ئێمە شەهیدی داوە خەباتی کردووە بەرەنگە ڕوبەڕووی دوژمنان بۆتەوە و تەسخی زۆری داوە بەڵام لە هەمان کاتیشدا ئێمە بەڕاستی تاکە سەرچاوی پاراستنی هەرێمەکەی ئێمە تەنها تەنها هێزی پێشمەرگەی کوردستان. بەڵێ کاگۆسمان لە سەرەتای هەوڵەکان بۆ یەخستنەوەی هێزەکانی پێشمەرگە دەستێوەردان هەبوو هەم لەلایەنە حیزبیەکانەوە هەم لەلایەن کەسایەتی سیاسیەوە لە ئێستادا ئەو دەستێوەردانە ئەکرێ بۆی کە هەنگاوەکان کاراتر بێت کەمتر بوو بێتەوە یاخود لە ئێستاش ئەو دەستێوەردانە ئەو تەدەخلاتانە هەر بوونیان هەیە نا ئێستا زۆر باشترە ئێستا زۆر باشترە ئەنی هەنگاوەکان جیاوازە لەگەڵ ساڵێک پێشێستا 2 ساڵ پێشێستا ینی ئێستا زۆر باشترە لەمپەڕەکان زۆر کەم بوونەوە ئێمە بۆ ئومێدین کە ئینشاڵڵا ینی لەمپەڕەکان کە ئەگەر لەمپەڕی بچوو بچووکیش هەبێ ئەو لەمپەرانە شەر نەمێنێ لە ئایندەدا لەبەر ئەمە خواستی میلەتەکەمانە خواستی گەلەکەمانە و خواستی ئەو دۆخەشە کە ئێمە لێرەکانت تیاین و ئاە لەبەر دۆخی هەرێمی کوردستانۆک باسمان کرد هەموو کاتێکانی و تا هەر ڕۆژە هەر شەوە لە لایەکەوە ینی هەڕەشەکان ڕوبەڕووی هەرێمی کوردستان ئەبێتەوە ئەمە بەچی ئەتوانین ئێمە ڕوبەڕووی ئەو هەڕەشانە ببینەوە ئللا بە یەکێتی وەکریزی گەلەکەمان و بە یەکێتی بە سوپایەکی یەکگرتووی کوردستانیش کە ئەو سوپایە تابیر لە ڕای هەموو خەڵکی کوردستان بکات کە ئینشاڵڵا مێدمان واکەم. کاک عوسمان هەوڵەکانی حکوومەت و پەرلەمان لەم نێوەندەدا چی بووە توانیویانە هاوکارێکی باش بن یاخود باڵین ڕۆڵێکی گەورە ببینن لێک خستنەوەی ئەم هێزانە یاخود لەو بابەتانی کە پەیوەندیان بە هێزی پێشمەرگەوە هەیە؟ بەڵێ وڵی تەبعەن دیارە حکوومەتیش جەنابی کاخوبات بە بەردەوامیەوە ئێمە کە دانیشتوین لە کۆبوونەوەکان ینی وەکو خۆمان بە تایبەتیش وەک فراکسیۆنی سەوز ئەو تەچیدی لەم بابەتە کردوێتەوە گوتوێتی ئێمە مەبەستمانە کە هێزی پێشمەرگەی کوردستان یەک بخەینەوە و پاڵپشتی خۆشی دەربڕیوە و بە ئێمەشی گوتۆ دەبێت هەمومان پاڵپشتی بکەین لەو پرۆسەیە کە ئەمە میلەتی کورد ئەمەی دەبێت. بەڵێ تەبعەن دیارە حکوومەت بەگشتی بەڵێەوەی من ئاگام لێە وەزارەتی پێشمەرگەش جەنابی کاک شۆخشیش هەر زۆر تەچیدی لەسەر ئەوە کردوێتەوە و هەروەها لانی بەرامبەریش بە هەمان شێوە ئیسیجابەی هەبووە بەڵام بڵێ وەک باسم کرد ینی ئەگەر هەنگاوەکان بڵین لە ئاسی تموحی هەمومان بێ بەگشتی نەخێر ینی پێمان وایە دەبێت پرۆسەکە بڕێک ینی هێواشە دەبێت تۆزێک سرعتتر بێت. کاک عوسمان پاڵپشتی هێزەکانی هاوپەیمانان لەم نێوەندەدا چییە؟ وەک دەزانین کە ئەوانیش لەگەڵ ئەوەدان کە هێزەکانی پێشمەرگە یەک بخرێتەوە هەمووی بخرێنەوە ژێری یەک چەتر بۆەوەی کە خۆشت باست لەوە کرد کامە لە کاتێکی زۆر گرنگە بۆی کە ڕوبەڕووی ئەو هەڕەشانە ببینەوە کە دەخرێتە سەر خاکی هەرێمی کوردستان ئەو پاڵپشتیانی کە هێزە هاوپەیمانەکان دەریان بڕیوە تا ئێستا چی بوون و چیش دەبێت لە داهاتوودا؟ هاوپەیمانان بەڕاستی زۆر ئەتوانم بڵێم ئەگەر لە ئێمە زیاتر مەبەستیان نەبێ بە تەچید کەمتر نییە ینی و هەروەها دلیلیش بۆ ئەوەی کە ئەوان زۆر مەبەستیانە هێزی پێشمەرگەی کوردستان یەک بگرێتەوە ئەوەیە کە هەموو ئەو لیوانەی کەوا تازە تەشکیل بوون یاخود لەناو وەزارەتا پێشتر تەسجیل بوون بە هەموو شەک و کەرەستەیەکی پێویست توانێت تەسجیزی تەواویان بکەن کە ینی بۆ نمونە هەر ئێمە دوێنە پێرە لەگەڵ لیوامەریوان بەیەکەوە بووین باسی کردو ئەوانە گوتی ئەنواع چەکی باش ئەنواع چەکی پێشکەوتوو تازە کە هەمووی دراوە بە ئێمە وەکو هێزەکانی پشتیوانی دوو بگرە هێزەکانی پشتیوانی یەکیش تەبعەن بە هەمان شێوەی لەبەر ئەوە بەڵێ ینی هاوپەیمانان بە کردەیی سەلماندویانە کە زۆر مەبەستیانە و خۆشیان لە چەند ساڵی ڕابردووە ینی داوایان لە وەزارەتی پێشمەرگە کرد کە بەڕێوەبەرایەتیەک دروست بکەن کە پێی دەگوێت بە ڕێوەبەرایەتی چاکسازی بۆ هێزی پێشمەرگەی کوردستان و بەڕێوەبەرایەتیە خۆی لە 36 خاڵێکدا دەبینەوە بەڵام ئێستا 36 خاڵەکە تەخفیف کراوە بۆ تقریبا کەمتر لەوە بەڵام توانراوە ینی تا ڕادێکی باش ینی هەنگاوەکان بەرەو پێشەوە بچێ بەڵام وەک باسمان کرد هاوپەیمانان تا ئێستا ینی با بڵین لە ئاستی تموحی ئەوانیش نییە دۆخەکە بەڵام ئەوان نیشتیان وایە دۆخی هەرێمی کوردستان ئەبینن بە تاکید دۆخە سیاسیەکەش ئەبینن ئەوان پیان وا ئەڵێن بەلای ئێمەوە گرنگە کە پرۆسەکە بەردەوامی هەبێ کە باشیش ڕۆیوەکە پێشەوە بەڵام ئەوان تموحی خێراتیان هەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەوان ینی هاوکارێکی باش بوون بۆ نمونە هەموو ئەو لیوانەکەوە بەڕاستی لە ئێستادا لە چوارچێوی وەزارەتی پێشمەرگە ڕێکخراونەوە هەمویان بە ئەنواع چەک و کەرەستەی و پێداویستێک وەکو دەوڵەتێکی ینی پێشکەوتوو توانراوە ئەو لیوانە منەظەم بکرێن لە ڕووی هەموو
چەک و کەرەسەیەکی سەربازیەوە. باشە کاکوسمان دیار لیستەدا هەوڵەکانی بە تایبەتی با بڵین لیژنەکانی پەرلەمان بۆ خستنەوەی هێزەکانی پێشمەرگە بەردەوامیانەیە و لە ماوەی ڕابردووش تا کۆمەڵێک گفتوگۆ و باسکرا لەسەر ماف و ئیمتیازات و وارووا هەموارکردنەوەی چەند یاسایەکی تایبەت بە هێزەکانی پێشمەرگە لە دوای خستنەوەی هێزەکانی پێشمەرگە ئەم کارانە بە کۆ گەیشتون. بەڵێ ئێمە تەبعەن دیارە لە پەرلەمانە ئەو پرۆژەی کە هەیە ماف ئیمتیازاتی پێشمەرگەی دێرین تەبعەن دیارە ئەوە تایبەتە بە پێشمەرگە دێرینەکانی با بڵین شۆڕشەکەمان کە ئەوانە متەمەنی خۆیان لە خەبات پێکوشان مەسەر بووە بەداخەوە تەبعەن دیارە پرۆژەکە تا ئێساکانە هەر بەردەوامی هەیە و تا ئێساکانە بەداخەوە خوێندنەوەی یەکەمیشی بۆ نەکراوە بەڵام هەوڵی زۆرمان داوە ئێمە پرۆژەکەمان نردوتە ئەنجومەنی وەزیران تا ئێستا جوابمان نەدراوەتەوە چاوەڕوانی ئەوەی وەکو لیژنەی پێشمەرگە جوابمان بدرێتەوە بۆ ئەوەی کە ئەو پرۆژەیە بکرێتە بواری جێبەجێکردنەوە ئەگەر پێشمەرگەی دێرین ینی حەق و مافەکانی پارێزراوێ لەوانەیە بڵێم ینی بەشێکیان لە ناو دام و دەستگاکانی بە تایبەتی وەزارەتی پێشمەرگە لەوانەیە پێویستیان بە پشوو هەبێ ئەگەر ژیان و گوزەرانیان مسۆگەر بێت و ئاوانەوە هەروەها بەنسبەتی هێزی پێشمەرگەی کوردستانیشەوە ئێمە لە لیژنەکەی خۆمان چەند جار کە لەگەڵ حکوومەت کۆ بووینەوە لەگەڵ پەیمانان و هەروەها لەگەڵ وەزارەتی پێشمەرگە لەگەڵ لایەنە سیاسیەکانی شارەتمان بەوە داوە دەبێت موچەی هێزی پێشمەرگە هاوتای موچەی سوپای عێراق بکرێت و ئەوانە بۆ ئەمە بەستا ئێمە چندێک ینی ژیان و گوزەرانی پێشمەرگە باش بێت و دڵنیا بێت لەوەی کە خۆی لە کاتی جێبەجێکردنی ئەرکەکە بە ماڵماڵەکەی پێویستی و احتیاجی نابێ ئەوەندە ئیرادەکەی بەهێزتر دەبێت لەبەرەوە ئێمە هەمیشە داوای ئەومان کردووە کە موچەی هێزی پێشمەرگەی کوردستان هاوتا بکرێت بە موچەی وەزارەتی بەرگری عێراقی بۆ ئەمە بەستەش طبعاً هەوڵی زۆرمان داوە و ئومێدمان وایە کە ئینشاڵڵا لە ئایندەدا ئێمە ئەگەر بێت و ینی بۆ نمونە تەنانەت ئەگەر لەگەڵ حکوومەتی ناوەندی ئەگەر بێت و ڕێکەوتنەکەمان ئەوەی کە هەیە و بەداخەوە تەبعاً وەکو دەبینین ینی ڕێکەوتنەکە وەکو پێویست نییە ئەگەر ئێمە ڕێکەوتنێکی بنەڕەتیمان هەبێت و یا ئەم کابینەی حکوومەتی ناوەندی عێراق کە دروست بکرێت و ئەوانە ئێمە بۆ ئومێدین کە یەکێک لە خاڵەکان تەبعاً ئەوەیە کە دەبێت بودجەیەکی تایبەت تەرخان بکرێت بۆ هێزی پێشمەرگەی کوردستان بەم بودجەیە دەتوانرێت موچەی هێزی پێشمەرگەی کوردستان هاوتای موچەی سوپای عێراقی لەبێت و ئەوانە لەبەر ئەوە ئێمە کارمان لەسەر ئەمە زۆر کردەوە من لێرەشەوە داوام لە لایەنە سیاسیەکان هەیە داوام لە وەفتی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە لە دانووسانەکاندا یەکێک لە خاڵە گرنگەکانیان ئەم بابەتە بێت کە ئەمە زۆر گرنگە ئێمە بتوانین موچەی هێزی پێشمەرگەی کوردستان باش بکەین لەبەر ئەوە پێمان وایە ینی بەمە دەتوانین ئێمە ببین بە خاوەنی هێزێکی خاوەن ئیرادەی باشتر لەوەی کە هێز ینی کە ترسی کرێی خانووی نەبوو کە ترسی کێشەی نەبوو کە هەندێک شت ڕێگر نەبوو لەبەردەم ئیرادەیدا ئیرادەی بەهێزتر دەبێت بۆ ئەمە بەستە ئێمە هەروەها لێرەشەوە ئێمە ینی بە خۆشحاڵیەوە کە دیارە ماوەیەک پێش ئێساکانە لەبارەی یاسای قەدەغەکردنی چەک لە شار و شارۆچکەکان و هەتا لە گوندەکانیش پرۆژەیەک دیارە و پرۆژە ئێمەش وەکو لیژنەی پێشمەرگە کە تێیدا بەشدار بووین و ئانە کە پرۆژەکە یاسایەکە پرۆژەکە لە ئێساکانە هەموار کراوە و لەوەدا ئینشاڵڵا لە ئایندەدا بکرێتە بواری جێبەجێکردنەوە ئێمە داوامان وایە کە بەڕاستی دەبێت ئێمە هەموو لایەک هەوڵ بدرێت ینی هەرێمی کوردستان کە ماوەیەکە ڕوبەڕووی کۆمەڵێک ینی کارەساتی زۆر دڵتەزێن و ناخۆش بۆتەوە بۆ نمونە ئەوەی هەولێر هەر لەم هەفتەیە تقریبەن 4 کەس لە دوو ڕۆژی لە ماوەی 72 سعاتدا دوو حاڵات ڕوویدا کە ئەوەی مامۆسایانی زانکۆ هەروەها ئەو کچ و کوڕشکەوە بەنەحەق ئەوانیش با بڵین جانیان لە دەستداوان بەر ئەوە ئێمە پێمان وایە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵ بدات بە هەموو شێوەیەک ینی دیاردەی چەکداری دەبێت لە هەرێمەکەمان کەم بکرێتەوە لەبەر ئەوە من ئەگەر بگەڕێمەوە بۆ ڕابردوو من لە ساڵی 91 ئەو کاتە کە بەرەی کوردستانی بوو من بۆ خۆم مەسئولی هێزی هاوبەش بووم لە سوپوری پیرەمەگرون و دوکان قەناعەتان هەبێ خەڵک لە ماڵی خۆشی بەبێ مۆڵەتی بەرەی کوردستانی نەی ئەتوانی چەکی پێبێت وانە بە هیچ شێوەیەک دیاردەی چەکداری نەبوو بەڵام بەداخەوە ئێستا ئەمە پێویستە ینی بەڕاستی ئێمە هەموو لایەکمان هێندەوێ میلەتەکەشمان خۆی ینی هاوکار بێت بۆ ئەوەی کە ئەم دیاردەی چەکدارێ نابێت بێنێت چونکە دیاردەی چەکداری ئەگەر کابرا چەکی پێ نەبێ وا شەڕی بوو بۆ کزێکی ئەمە بۆ کزێکی ئەو بەڵام ئەگەر هەردووشیان چەکیان پێبێ کەوا بەردانەوەکە بە شێوەیەکی تونتر ئەبێت بۆیە ئێمە دەبێت هەموو من بەڕاستی لێرەشەوە داوام لە ڕاگەیاندنەکان هەیە بە کورسات نویزیشەوە کە دەورێکی زۆر باشی بینیوە لەم بوارەدا
داوا دەکەم ینی بەردەوام ینی بەرنامەی تایبەتتان هەبێت لەم وارەدا بۆ کەمکردنەوەی چەک لە ناو شار و شارۆچکەکان و حتا لە گوندەکانیش ینی بەڕاستی ئەگەر ئەچەند ئەو پرۆژەیەکی لە خاڵەکانی ئەوەیە کە دەڵێت ینی بۆ نمونە ئەو چەکانەی کەوا هەندێک خەڵکی چەکی گەورەی هەیە خەڵکی مەدەنیە لەوانێ دۆشکەی هەبێ ئەوانی هەبێ بگرە بیکەیسی هەبێ ینی لە پرۆژەکەدا ئەوە هاتووە ئەڵێ حکوومەت بە نرخی ئەمڕۆ هەموو ئەو چەکانن لەو هاوڵاتیانە ئەکڕێتەوە بۆی زەرمەند نەبن و ئەوانە و بۆ ئەوەی یاسایەکە بتوانێت ینی دەور و کاریگەریەکانی خۆی بخاتە بواری جێبەجێکردنەوە لەبەر ئەوە ینی ئێمە پێمان وایە کە ئەو یاسایە دەربچێت ینی خەڵک حەقی خوراو نابێت لەوانەیە خەڵکە بێ بڵگا کە من قاچاقچی بووم هەموو سەرۆت و سامانەکەی خۆم داوە بە چەک و ئەی مناڵەکان چی بکە لەبەرەوە حکوومەت بە نرخی ئەو ڕۆژە ئەو چەکانە وەرئەگرێتەوە ئەو چەکانە ئەبنە مڵکی وەزارەتی ناوخۆیە وەزارەتی پێشمەرگە لەبەر ئەوە ئێمە لێرەشەوە هەر داوامان لە هێزی پێشمەرگەی کوردستان هەیە ینی بەڕاستی بۆ کاتی ئەرکەکانی خۆیان توان چەکەکانیان بگوازنەوەوانێ خوازیار بووین ئێمە خوازیار بووین هێزی پێشمەرگەی کوردستان ببێت بە خاوەنی وەحداتی گرنگی خۆی کە ئەمە ئیمکانێتێکی ئەوێ کە چەک ینی لە بارگای فەوجەکان بارگای لیواکان نەچێتەوە بۆ ماڵەوە بەڵام بەهۆی ئەوەی ئەمەمان نییە ئێمە بەڕاستی نەمانتوانی وایانی تا ئێستا پێشمەرگە چەکەکە ینی لەگەڵ خۆی دێنێت و ئەبات کە ئەمەش لەوانەیە بڵم دیاردەیەکە ینی بەڕاستی پێویستە بەوە چارەسەری ئەوە بکرێت لە بە دروستکردنی بینا و بارگای باز بۆ لیوا فەوجەکانمان بۆ ئەوەی چەکەکانیان لە شوێنی خۆی لە شوێنی ئەرکەکانیان لەوێکانەدا با بڵین لە مەرجەبدا بندرێت و هەروەها بەچەکەوە نەچنەوە ناهار خۆشان مرتاحین من ئەوەی جۆ لێم بیستون ئەڵێ خۆمان زۆر نامرتاحین بەوەی کە ئەبینی جاریواتدا ئەبەژین لە شوێنێک تەماشاکەین چەکەکەمان پێەیە ینی حەز بە ئاسوودەی ناکەین ئەزانین ئەم چەکە تەنها و تەنها ئەرچی ئەو چەکە پاراستنە بۆ ینی سەنگەرەکان و پاراستنە لە پاراستنە بۆ هەرێمەکەمان نەک بۆ ئەوەی کە ناوخە لەبەر ئەوە ئێمە لێرەوە وەک باسمان کرد تەچیت ئەەکەینەوە لە ڕێگای جەنابتانداوە لە ڕێگەاندنەکان ڕاگەاندن کارەکان و هەروەها کەناڵە ئاسمانیەکان و کەناڵە ناوخۆیەکان و هەموو پەیجە گرنگەکانی دەکەین کە یەک حملەیەشی بەهێز بکەین بۆ ئەوەی ئەم دیاردەیە بتوانین بەرەونەمان بێت ئینشاءالله زۆر سپاس ئەسمان سێدەری جێگری سەرۆکی لیژنەی کاروباری پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان زۆر سپاس بۆ ئامادەبوونت بەخێرهاتی بەخێرمان کردیت زۆر سپاس.